ژین و پیرۆزە. چەند ساتێکی تر لەگەڵ دەست و پەنجە زێڕینەکانی هونەرمەند دکتۆر جەلیل ئازید و پارچە مۆسیقایەکی تر. پێ خۆشحاڵم طبعاً جێگای ڕێز و احتیزازە بۆ من کە بۆ ئێوەی بەڕێز توانم موزیک بژەنم بە تایبەتی ڕێز لێنانی من بۆ مامۆستای گەورە مامۆستا سلێمان شاکر و ئەوە هەدیەی منە بۆ مامۆستای بەڕێز. ئەم موزیکەی کە من دەیژنم شێوازێکە لە شێوازەکانی وەکو چۆن بڵێ لە هونەری شێوەکاردا شێوازی جیاواز هەیە. ئەمەیان سێمی ئیمپرۆڤیزەیشن کە ئەگە بیت و بیکە کوردی یعنی بە عەرەبێکە لێ شوبه ئێتیجالیە واتە شێوازی میلۆدیات بڕکخۆی وندەکە وەکو لە شێوەکاری چۆن دەڵێ ئەبستراکت هەیە. ئەو شێوە موزیکە شێوە وەکو شێوەی ئەبستراکت کە بەخۆوە دەگری اینجا هەیە کە حەزی لە ئەبستراکە هەیە، حەزی لە سوریالیزمە هەیە، حەزی لە مەقامە لە شێوەی ترە. دووبارە دەڵێمەوە پێ خۆشحاڵم هەر بژی و جوانی بۆ مامۆستای گەورەمان مامۆستا سلێمان شاکر.